بەداخەوە دوێنێ شەو کاتژمێر 10 شارەک شەڕێک لە نزیک مزگەوتی گەورە ڕووی داوە لە بین چەند گەنجێکە دەرەنجامی شەڕەکە کە لەسەر شتێکی واژ نەبووە بڵین بگاتەوە حاڵەتە دوان لەو کەسانە بریندار بوون بە چەقۆ لایەن دوو کەسی ترەوە پاش گەاندنیان بۆ نەخۆشخانە بەداخەوە لەبەر سەختی بینەکان گیانیان لەدەستدا ئەو دوو کەسە کوژراوە دیار کوردن و موالیدیان 96 و خەڵکی شاری سلێمانی هەر لەگەڵ بوونی ڕووداوەکە هێزەکانی پۆلیسی فریاکەوتن کە چالاکانە لە نزیک ڕووداوەکە بوون دیار تۆمەتبارەکان هەڵاتون دوای چارەسەری سەرەتایی تا ئەمبوڵانسەکان هاتوون پۆلیسی فریاکەوتن لێوە بوون دواتریش تۆمەتبارەکان بەناو بازاڕی شاری سلێمانیا قەیسەرەکان ناویستوانە دەرباز بن بەڵام پۆلیسی فریاکەوتن زۆر چالاکانە گرتویان و تەسلیم بە بنکەی پۆلیسی سەرایان کردوون لەگەڵی دوو تۆمەتباری ترمان دەزگیر کردووە کە یەکێ لەو تۆمەتبارانە لەگەڵ بە کوژەکان بووە یەکی تریشیان لەگەڵ کوژراوەکان بووە بە بڕیای دادوەر سەرجەمیان بندن بۆ لێکۆڵینەوە کرد تا بزانین ئەم دوو کەسە چەند ڕەبتیان هەیە بە ڕووداوەکە و ئایا شەریک بوون یا شەریک نەبوون یا چۆنیتر ڕووداوەکە چۆنە دوان لەوانە دانێنەوە بە تاوانەکە کە ئەوان هەستاوان بە کوشتنی ئەم دوو کەسە دوانەکەی تریش لە ژێر لێکۆڵینەوەن و سەرجەمیان بە بڕیای دادوەر بە پێی مادەی 406 لە یاسای سزادان بندن لە بەرواری سیوێکی دا بنکەی پۆلیسی بەختیاری ئاگادار پیانەوە کە لە ساحە یەکێک لە قوتابخانەکانی گەڕێکی شۆرشا کەسێک بە کوژراوی لەوێ کەوتووە پاش چوونی تیمەکانی بەڵگەی تاوان و پۆلیسی بەختیاری دەرکەوت کەسەکە عەرەبە بەڕێگەز عەرەبە پاش لێکۆڵینەوەکردن و هەڵگرتنەوەی زانیاریەکان توانرا ڕێوشێنی تۆمەتبارەکە بدۆزرێتەوە بگەینە ناوی سیانی بەڵام ئەو فرسەتی هێنابوو کە بەرەو بەغا هەڵات بوو بۆیە لە ڕێی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیەوە بە تەنسیق لەگەڵ پۆلیسی فیدراڵی بەغا ئەو تۆمەتبارەمان لە بازگەی شەعب دەستگیر کرد و هێناومانەتەوە سلێمانی و ئەویش دانی بە تاوانەکانەوە کە بە تەنها ئەو کاری کردو ئەو کەسەی کوشتووە و دان پێدانانەکەی لای دادوەر پەسەند کراوە و لە ئێستادا بەندە بە پێی مادەی 406 لە یاسای سزادان و لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە دوو تۆمەتبار کە یەکیان لەلایەن هێشتنی تاوانەوە دەزگیر کراوە زیاتر لە 25 ماتۆڕی لەناو شاری سلێمانیا دزیوە و دانی ناوە بە تاوانەکەی و لە ئێستادا بەندە دوو تۆمەتباری تر کە کوردن هەستاون بە دزینی سندوقی خەیری نەخۆشخانەی هیوا کە بڕێک پارەی تیا بووە پۆلیسی نێشتنی تاوان توانوێتی دەزگیریان کا و دانیان بە تاوانەکەیان ناو و بند کراون ڕووداوێتتر کە 11 بووە بۆی زۆر پرسیاری لەسەر نەکەین خاتونێک لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیان لەسەر شەقامی بازنەی مەلک مەحموود بە کوژراوی دۆزرایەوە دیارە هەندێک پەیج و ساید و لایەنەکانی تر باسییان لەوە کرد کە ئەم ڕووداوە پەیوەندی هەبێ بە ڕووداوەکەی دوکانەوە ئێمە ئەوەی زانیاری بێ لەسەر ڕووداوە کۆمان کردوتەوە پەرشمان نییە لە ڕووداوەکان چونکە بەڵگەی تاوان هەیە بڕیاری دادگا هەیە کەی ئەم دوو ڕووداوە پەیوەست بوون بەیەکەوە کاتە قسەی لەسەرەکەی